مناڵینە ئەمڕۆ ئێمەوانەی بیرکاریمان هەیە لە بیرکاریات چێ خوێنین ڕاهێنانی ناسینی ژمارەکان. من سارە بورهان یاریدەدەری ڕاهێنەر لە سنتری ڕاهێنانی پەروەردەیی بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت. لەسەر ئەم وایت بۆردەلا یاخود ئەم وەرەقەیە ژمارەکان لە 1 تا 6 ئەنووسین. بۆ نمونە لێرە ژمارەیەک ئەنووسین، منداڵەکان ژمارەیەک ئەخەنە بازنەوە. ئامانج لەم ڕاهێنانە ناسینی ژمارەکانە بە منداڵەکان. لالۆگیان پیتی بێ بکەینە بازنەوە. ڕاهێنانی ناسینی پیتەکان لەم ڕاهێنانەدا هەروەک چۆن لە وایت بۆردەکەیە دیارە، پیتەکان بە تێکەڵایی ئەنووسین، 5 پیتی سەرەتایی کوردی کە بە تێکەڵایی ئەنووسین و لە ناوەڕاستە پیتێک دانێن و منداڵەکان بازنە بەسەر پیتەکانە ئەکێشن. یاخود دەتوانن لەسەر ئەم پارچە وەرەقەیە خێزانی منداڵەکان پیتێک لێرە بنووسن و منداڵەکان لێرە بازنە بەسەردا بکێشن. ئامانج لەم ڕاهێنانەدا ناسینەوەی پیتەکانی کوردیە بۆ منداڵان.